ساڵی لە دایکبوونەکەم 1965 لە گەڕێکی ماڵکەنی لە دایک بووم. دوو مناڵم هەیە کچ و کوڕێک. کوڕەکەم لە کورساتە لە بەشی ئایتیە دەرچووی زانکۆی بەشی کۆمپیوتەر. کچەکەشم زانکۆی تەواو کردووە بەشی بیرکاری. فترەیەکی کەم چەند مانگێک ئیشیان کرد کوڕەکەشم و کچەکەم لە 1-2 مەشەدا دەرکەوتن بەزیتر دوای وازیان هێناکەشانەوە. کوڕەکەم بە جددی ئەکتەرێکی زۆر باشی لێ دەرئەچوو بە ئێستاشەوە، بەڵامی تر حەزی نەکرد ئەوە نیە بڵێ ناسراوە بێت، چونکە باوکی بینیوە لە هەموو شتێک مەحروم بووە. ئێستا من پڕبەتڵ حەزەکەم کراسێکی سوور لەبەرکەم لەبەریکەم لەوانەیە کاکە فیکەم بۆ لێن لە بازارە تێگەی، یعنی ناتوانێت جلو بەرگە بێ وابێت پاڵێ بە پانتۆڵەکەتەوە بێ بە نەوەیەک حساب بۆکەن ئەتەکێتی قسەکردن و ڕۆشتن و تر لە هەموو شتێک مەحروم ئەبیت کە تۆی تر خەڵکت ناسێت. ئەمە کێوتی بڕواکە ئەوەی کێسەی بینێ و ئەسڵ شەریکە خۆیەتی. کاکە موادیم 85 تۆ تێ نەکەی. زیندانی کرام من بە ئەوەی کاری ڕێخستنەوە زیندانی کرام 3 ساڵ و چەند مانگێک لە زیندانە مامەوە کە ئازاد کرام بە لێبوردنە گشتەکەی 1970 لە 1970 زەواجمان کرد. ئەی تەلەبە بووین بەیەکەوە لە پەیمان گەیوونەرە جوانەکان. بەس ئەو لە تەشکیلی بوو من لە مەسرح بووم. وەڵاهی ئەو مەجالی کەمە بە حکمێکە بەڕێوەبەری باخچی ساوایانێکە التیزاماتی زیاترە. زانیت چۆن تۆ تووشی بەزم مەکە تووشی شەڕم مەکە بڵێ هەموو کەسێ دڵ ئەگێڕێ گەنجێتیە هێشتا نەبووی بە 18 ساڵ تێگەی وەکو مێژ وایە کاکە لەو فترەیە بە ئەنواع وەشکاشتەوە نیشێت. بەڵام شەردەوەی ئەخیرەن ئەوەی کە خۆشم ویستە هێنا بە تەکیل لە سلێمانی بێت لە هەر شارێکی کوردستانی ئێمە کێشەمان نییە، بەڵام بە حکمەوەی کە خۆ دەزانی ئێمە ئەکتەرین هەنەرمەندین لە هەر شوێنێک ئیش هەبێت ئێمە سەربەستین، چونکە ئێمە مڵکی تەنها شارێک نین، مڵکی تەنها حیزبێک نین، مڵکی هەموو شارەکانین. لە هەر شوێنە ئیشی هونەری هەبێت ئێمە چین. وەڵاهی سیناریۆکان کە پێمانەگات تەواان هی هەر نووسەرێکی بەڕێز بێ ئێمە لای خۆمان پێداچوونەوەیکی بۆکەین چۆن بڵێن حەلاوەیەکی تێەکەین ئەو بە چەند لاپەڕەیەکی ئەیفۆڕەمان ناتێ. ئێمە بێ وای لێ بکەین ینی ڕۆحی بە بەرا بکەین بە کوردیەکەی. وەڵڵا برنجی کوردی بۆ لێ ئەنیەم دەست و دەین پێوە بخورێت. وەڵاهی برنج و فاسۆلیا حەزیشم لە ژیپە هەیە سەر و پێ توخوا بۆ لە تەپسی باینجانیش بە مەسەری خالقی ئیبادە بم کە گوێم لێ بجای نیوەڕوان کە ئەمێ بخەوم تۆزێکە کەمە سەری 2 کۆپ لە ناڵێ من خەوم لێکەوتووە.